پێشبڕکێی بیرکاری بۆ قوتابیانی پۆلی دەی ئامادەی. پێشبڕکێی بیرکاری لە 20 شوباتی 2020 دەستی پێکرد. 614 قوتابی لە هەردوو ڕەگەز نوێنەری قوتابخانەکانیان بوون بۆ بوون بە پاڵەوانی بیرکاری. پێشبڕکێکە بە 4 قۆناغی جیاوازدا تێپەڕی. قوتابیانی 6 بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشدار بوون. لە سەدا 65 قوتابیانی بەشدار لە پێشبڕکێکە لە ڕەگەزی مێبوون و لە سەدا 35 لە ڕەگەزی نێر. پێشبڕکێکە بە 4 ئاستدا ڕۆیشت. لە قۆناغی یەکەمدا پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردن بوون. لە دووەم قۆناغدا پرسیارەکانی تاقیکردنەوە گۆڕان و بوون بە شێوەی هەڵبژاردن و نووسینەکی. لە قۆناغی سێم و چوارەمدا پرسیارەکان بە شێوەی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ دەبێت. لە قۆناغی یەکەمدا 614 قوتابی پێشبڕکێیان کرد. 6 قوتابی بۆ قۆناغی دووەم مانەوە. لە قۆناغی سێمدا 6 قوتابی لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان هەڵبژێردران. لە قۆناغی کۆتاییشدا 3 قوتابی پێشبڕکێ دەکەن. لە پێشبڕکێکەدا 7 پسپۆڕی بیرکاری دادوەری هەڵسەنگێنەری پێشبڕکێکە بوون. لە قۆناغی کۆتایی پێشبڕکێی بیرکاری 3 قوتابی پێشبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی پلەکانی یەکەم و دووەم و سێم لە ئاستی هەرێمی کوردستان و بوون بە پاڵەوانی بیرکاری.